دانیشتنی پێشووتری دادگاییکردن خود دادبینیکردن دادوەری بەڕێز بڕیاریدا بە ڕەوانەکردنی بەڕێز هاوناسخان لەگەڵ جێلاسخان بۆ وەرگرتنی DNA یاخود پشکنینی لە بەڕێبەرایەتی لێکۆڵینەوەی بەڵگەکانی تاوانی هەرێم دیارە ئەمڕۆ وەڵامەکە گەڕاوەتەوە بۆ دادگای بەڕێز و ئەوەی بەڕێز دادگای باری کەسی سلێمانی ئێستا خوێندیەوە لە ژوورەوە کە من و هاوپیشەکانم ئامادە بووین کاک جەبار و کاک ڕێبوار ئەوەیە کە لە وەڵامدا هاتۆتەوە بەڵگەی تاوانەکانی هەرێم دەڵێ مەریەم کچی جێلاس نییە واتە پشکنینەکە بە پێچەوانەی پشکنینەکەی سنتەری مایکرۆجین دەرچووە و دادبینی ئەمڕۆ دواخرا بۆ ڕۆژی 29/11 لەسەر بڕیاری دادوەری دادگای باری کەسی سلێمانی بۆی فاتمە سەمەربەخش ئەو ئافرەتەیە کە مەریەمی بەخێو کردووە لە وڵاتی ئێران و چۆن بڵێ دایکی مەریەم بووە دادوەری بەڕێز ئامادەی کرد وەکو کەسی سێم لە دادبینی بۆی هەندێک پرسیار هەیە لە فاتمە بکرێ لە بۆی دادوەری بەڕێز بگاتە قەنەعەت بۆ بڕیاردان و بڕیارەکە دەمێنێتەوە بۆ 29/11 ئێمەش چاوەڕێنە بزان بەڕێز دادوەری دادگای باری کەسی سلێمانی چ بڕیارێک لە دۆسیەکە دەدات. ئەمە ئێستا کە مەتادا خستووە سنوور نییە ڕێگای شارەکەی من تا لێرە 35 ساعت بپاسە ئەوەش ئافرەتێکی تەنیایە شارەزای تایبەت زمانە فارسیە چۆن شارەکەمان زمانی جیاواز بوو نە کوردی دەزانێ من نازانم بوو بەو قەناعەتە نەگەیان کە لە 199.65 لە تاقیگەی ئەهلی من بووم بە هاوناز لە تاقیگەی حکومی بووم بە 0